الحمد لله رب العالمين يا رب. يا رب اجعل أول هذا الشهر صلاحا، وأوسطه فلاحا، وآخره نجاحا، وأسمعنا فيه ما يسر نفوسنا، وثبت علينا ديننا وعقولنا، واختم بالباقيات الصالحات أعمالنا، وبلغنا مما يرضيك آمالنا. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له زاد محمدا تعظيما. الله زاد محمدا تعظيما. إن الله إذا أراد أن يخاطب الأنبياء ناداهم بأسمائهم إلا محمدا. اسمع إلى خطابات المولى إلى كوكبة الأنبياء. ويا آدم اسكن أنت وزوجك الجنة. يا نوح اهبط بسلام منا وبركات عليك. يا موسى إني أنا ربك. يا زكريا إنا نبشرك بغلام. يا يحيى خذ الكتاب بقوة. يا داود إنا جعلناك خليفة. يا عيسى إني متوفيك ورافعك إلي. أما إذا أراد أن يخاطب حبيبه ومصطفاه فلا يقول له يا محمد، وإنما يقول له يا أيها الرسول أو يا أيها النبي. يا أيها الرسول بلغ ما أنزل إليك. يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا. حتى في مقام بيان الأحكام يقول له يا أيها النبي إذا طلقتم النساء. حتى في مقام الملاطفة الرقيقة يقول له يا أيها النبي لم تحرم ما أحل الله لك. حتى إذا أراد أن يخاطب نساءه فلا يقول لهن يا نساء محمد، وإنما يقول لهن يا نساء النبي لستن كأحد من النساء. بلغ العلا بكماله وكشف الدجى بجماله. عظمت جميع خصاله صلوا عليه وآله. وأشهد أن سيدنا ونبينا وحبيبنا ومولانا ومقتدانا محمد رسول الله، وهو حبيب المساكين وأخو الفقراء البائسين، الرجل الذي بعث الأمل إلى قلوب اليائسين، الأمي الذي علم المتعلمين، اليتيم الذي قاد سفينة العالم الحائرة في خضم المحيط إلى شاطئ الله رب العالمين، وصفه مولاه بأنه سراج منير، ووصف الشمس بأنها سراج وهاج، وفي القرآن سراجان: سراج المنير وهو الشمس في ضحاها، سراج الوهاج وهو الشمس في ضحاها، حيث يقول تعالى: وجعل القمر فيهن نورا وجعل الشمس سراجا وبنينا فوقكم سبعا شدادا وجعلنا سراجا وهاجا. والسراج المنير هو الحبيب صلى الله عليه وسلم في جماله وكماله وبهائه، كما يقول تعالى: يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا. ما الفرق بين السراجين؟ إنك إذا أردت أن تعقد مقارنة بين السراج الوهاج وسراج المنير لوجدت أن السراج المنير أفضل بكثير من سراج الوهاج. السراج المنير هو الحبيب صلى الله عليه وسلم، والنبي أفضل وأعظم من الدنيا وما فيها. السراج الوهاج هو الشمس
والشمس تؤذيك بحرها صيفة. السراج الوهاج والشمس، والشمس فيها نور وحرارة، والسراج المنير هو الحبيب المصطفى صلى الله عليه وسلم، فيه نور ولا حرارة. الشمس تؤذيك بنورها بحرها صيفا، ونور الحبيب يهديك صيفا وشتاء. الشمس كلما ازددت منها قربا تصيبك بالمرض، ونور الحبيب صلى الله عليه وسلم، والحبيب كلما ازددت منه قربا ازددت من الرحمن حبا. الشمس تغيب ليلا ونور الحبيب لا يغيب ليلا ولا نهارا. سيدي يا رسول الله، الشمس دونك في حسن وفي شرف، والبحر دونك في خير وفي كرم. أخوك عيسى دعا ميتا فقام له، وأنت أحييت أجيالا من العدم. صلى عليك الله يا علم الهدى، ما هبت النسائم وما ناحت على الأيك الحمائم. أوصيكم عباد الله ونفسي أولا بتقوى الله وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم أجمعين. دوای حەمد و سپاس و تاج بۆ خوای پەروەردیگار، هەزاران درود و سەڵەوات و سەلام بۆ سەرجانی پاچ پێغەمبەری پێشەوامان، ڕەحمەت و بەزەیی و لێبردن بۆ سەحابە بەڕێزەکانی مسلمانانی جان. سوپاس بۆ خوای پەروەردیگار کەوە ئەمڕۆژ بە خزمەتی بەڕێستان دەگەمەوە بۆ خوێنەوی وتاری ڕۆژی هەینی. خوازیار متارەکەمان مای ڕەزامەندی خوای پەروەردیگار بێت و پاشان بۆ ئێوە بەڕێز و خۆشەویست سوود بەخش بێ ئینشا ئەڵڵاه. ئازیزان، وەک دەزانین ئەمڕۆ دەی مانجی ڕەبیع الئەوەلی 1438 کۆچیە. معلومی جەنابتانە دوازدەی ئەم مانگە، دوازدەی ڕەبیع الئەوەل، دوازدەی بەهاری یەکەم، ڕۆژی لەدایکبوونی فەخری کائیناتە، ڕۆژی هاتنە دنیای گەورەترین و خۆشەویستترین و چاکترین و باشترین و بەڕێزترین مرۆڤە لەسەر ئەرزە. بە لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تاقی کیسرا دەرزیدا، بوحەیرەی تەبەریە وشک بوویەوە، ئاگری مەجووسەکان کە وەک بەیهەقی ئەفەرمی 1000 ساڵ بوو نەکوژا بوویەوە، بە لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کوژایەوە. شانازیە بۆ ئێمە کە ئوممەتی ئەم پێغەمبەرەین. بەڕاستی حەقی ئێمە هەمیشە شکری خوای پەروەردیگار بکەین کە شوێن کەوتووی ئەم پێغەمبەرەین. ئازیزان، وەرن با پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە قورئانە بناسین، لە فەرمودەکانیا بناسین. پێغەمبەرێ صلی الله عليه وسلم خدا خۆی شاهدی پێغەمبەرایەتی بۆ ئەدا. والله يشهد إنك لرسول الله، إنك لرسوله. خوا شاهدە کە محەممەد پێغەمبەرەکەی ئەوە. خوای جل جلاله خۆی شاهدی بۆ ئەدا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خاوەنی جوانترین و بەرزترین ئەخلاق و ڕەوشتە. وإنك لعلى خلق عظيم. یا محەممەد، تۆ لەسەر بەرزترین ئەخلاقی، لەسەرەوەی لووتکەی ئەخلاقی، چونکە علا لە بۆ ئیستیعلایە، لعلى خلق عظيم. جا ئەخلاقێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شاهدی بۆ بدا، بڵێ بفەرمێ عەظیمە، ئێمە چۆن بتوانین وەسفی بکەین؟ مەگەر عایشە کاتێ لێیان پرسی لەبارەی ئەخلاقی پێغەمبەرا فەرمووی کانە خولوقه القورئان. ڕەوشتی پێغەمبەر ئەم قورئانە بوو، سەیری قورئان بکەن، چ شتە جوانەکان و بەها گرنگەکانی تایە. ئەمە هەمووی لە ناخی پێغەمبەرا صلی الله عليه وسلم ڕەنجی دابوویەوە. پێغەمبەرێ خوای جل جلاله بە جۆرێ ڕێز و حورمەتی لێ نابوو، نەک لە نێو مرۆڤەکانە تەنانەت دار و درەخت و ئاژەڵەکان و بەرد و چیاکانیشیان ناسی، ڕێزیان نەگرت. ها ئیمامی عەلی کەڕم الله وجهه فەرمێ لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەفەرێکمان کرد و فما استقبله الشجر ولا الجبل إلا وهو يقول السلام عليك يا رسول الله. ئەفەرمێ دەگەیشتنە هەر درەختێک و هەر بەردێک و چیایەک سەلامی لە پێغەمبەری خوا کرد. هەمووی بە فەرمانی خوایە، هەمووی مەخلوقاتی خوایە. ئەگەر خوا بیەوێ کەسێک بناسێ بەرزی بکاتەوە، ئیتر لە لای مەخلوقاتە خۆشەویستیەکە. حتا پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی ئەفەرمێ
إني لأعرف حجرا بمكة يسلم علي قبل أن أبعث وإني لأعرفه الآن. أفرمي من بردي أناسم لشاري مكة هر جاري بلاي أو بردداتي پريبان پیش أوي ببن بپیغمبرش سلامي لئ کردم استش أم بردي أناسم واقر بتسمو أوشي تنانت درختي وشك هال مزقوتي پیغمبر صلى الله عليه وسلم كولغيك بو لدار خرما بو همو جار پیغمبری خوا صلى الله عليه وسلم لكاتي وتارا پالي پي وأدا وتاري أخوين دوا بلام دواتر کە مینبەرێکیان بۆ پێغەمبەری خوا دروست کرد صلی الله عليه وسلم بۆ ئەوی بچێتە سەر مینبەرەکە بەرز بێتەوە مسەیتەر بێ بەسەر خەڵکە. ئەو ڕۆژە کە پێغەمبەری خوا کۆڵەکەی بەزێهێشت و چوە سەر مینبەرەکە صاحت النخلة صياح الصبيح حتى جاء النبي صلى الله عليه وسلم فوضع يده عليها فسكنت. تێکرای جەماهیری ناو مزگەوت گویان لێ بوو کە ئەم کۆڵەگەیە ئەم دارخورمایە دەستی بە گریان کرد چۆن مناڵ بۆ دایکی خۆی ئەگریێ. حتا پێغەمبەری خوا هاتە خوارەوە دەستی نایە سەرەوە بێدەنگ بوو ئەگەرنا هەر دەگریا. ڕێز و حورمەت و خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. تەنانەت چیایەکی وەکو ئوحود کاتێ پێغەمبەری خوا دەیچێتە سەر چیایەکە لە جێگای خۆی ئەلەرزێ وەکو ئەنەس ئەجەڕێتەوە ئەفەرمێ أن النبي صلى الله عليه وسلم صعد أحد وأبو بكر وعمر وعثمان فرجف بهم فقال أثبت أحد فإن عليك نبي وصديق وشهيدان. أفرمي أو روجك بيغمبر لقل أبو بكر وعمر وعثمان هاتسون سرد شيوي أحد شيوي كدستي بلرزين كرد بيغمبر فرموي صلى الله عليه وسلم بوستلت زيقاي خوت أحد. ئەوەی ئەمڕۆ لەسەر تۆیە بریتیە لە پێغەمبەرێک و ڕاستگۆیەک و دوو شەهید. خۆی پێغەمبەرە ئەبوبەکر سدیقە لە پێشان ئیخباری شەهید بوونی عومەر و عوسمانیشیدا کە ئەمانە هەردووکیان شەهید ئەبن. حتا ئاژەڵەکانیش ئەبینین ئەعرابیەک وشترێکی هەیە ئەم وشترەم بۆی مسەخەر نابێت. دێتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شکایەت ئەکا ئەڵێ یا رسول الله من ئەم وشترە بەخێو ئەکەم خزمەتی ئەکەم بەڵام ئەو بۆم گوێڕایل نابێت و مسەخەر نابێت و کارم بۆ ناکات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەمی مبارەکی نایە بن گوێی وشترەکە و فەرمووی اتق الله في أهلك يا جەمەل لەخوا بترسە بە گوێی خاوەنەکەت بکە ئەی وشتر. ئیتر وشترەکە فرمێشکی بە چاوان هاتە خوارێ و کابرا ڕۆی ماوەیەکی زۆر پێچ و دوای هاتەوە وتی یا رسول الله بەخوا لەو ڕۆژەوە وشترەکەم کارم بۆ دەکا گوێڕایەلیم ئەکا بەڵام کز و لاواز بووە و ناخوات و ناخواتەوە. هەتا لەسەر ئەم حاڵەتە مرد هەمیشە گوێڕایەلی وتەی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. وتیان مەسیح لە خاز درا و ئیتر کەس ناوی ناهێنی نێهەنزانی مەسیح لە ئاسمانە سەیر ئەکا محەممەدێ پەیدا ئەبێ بتخانەکان ئەڕووخێنێ خودا لەبەر خاتری ئەو چێوی ئوحود ئەلەرزێنێ ئاگردانی مەجووسەکان دەکوژێتەوە و خۆلەمێشیشی نامێنێ ڕەوش بەرزە بە ویژدانە دار و بەردیش وەدەنگدێنێ وشتر لە تاوی ئەو ئەمرێ داری وشک ئەگریێنێ زوڵم مستەم لە ناو ئەبات کۆیلایەتی هەرز دێنێ قورئانی پێ خەڵات ئەکرێ و ئایەتی ئیقرا ئەخوێنێ. ئەمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. حەیفە بۆ ئێمە پێغەمبەرێکی وامان هەبێ قودوە و مامۆستا و پێشەوامان بێت بە دوای خەڵکی ترا بگەڕین و شوێن خەڵکی ترا بکەوین. حەیفە ئێمە پێغەمبەرێکی وامان هەبێت بە دوای ڕێبازی خەڵکی ترا بکەوین. حەیفە قورئانێک کتابێکی وەکو قورئانمان هەبێت بە دوای بەرنامە دەستکردەکانە بکەوین. ئازیزان بابیر بکەینەوە پێم بڵێن چێ هەیە لەو پێغەمبەرە باشتر بێ باوازی لەبین و بە دوای ئەو بکەوین بۆم باس بکەن و بۆم بگەڕێن. نە لە مێژوودا شتی وا هەبووە نە لە ئێستا هەیە و نەبوو هەتا هەتایشتی وا ئەبێت کەواتە هەتا ئەمرین پێغەمبەرە صلی الله عليه وسلم پێشەوامان. سوپاسی خوا ئەکەین کە ئێمە شوێن کەوتووی ئەم پێغەمبەرەین جێی فەخر و شانازیە. حەیفە خەڵکێک پێی شەرمە سونەتی پێغەمبەری خوا تەطبیق بکات لە کاتێکا لاسایی لاعیبەکان و گۆرانی بێژەکان و مەثیلەکان و ئەکتەرەکانە ئەکاتەوە بە شانازیەوە.
ئەخرەمانە چیان بۆ تۆ هێناوە؟ ئەو خێر و خۆشەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئێمەی هێناوە. لە سایەی ئەم پێغەمبەرەیە ئێمە موسڵمانین، لە سایەی ئەم پێغەمبەرەیە خوددا ئەناسین، دار و بەر ناپەرستین، ئاگر ناپەرستین. پێغەمبەرێک کە خوا خۆی ئەفەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکرەک، ناوی تۆمان بەرز کردەوە. ناوهێ لە ناوی پێغەمبەری خوا بەرزتر بێ. ئەمڕۆ ڕۆژانە لە هەر وڵاتێکا 5 جار لەسەر ملیۆنەها مایکرۆفۆنی مزگەوتەکان ناوی پێغەمبەری خوا لەگەڵ ناوی خوا بەرزە بێتەوە بۆ ئاسمان. تۆ سەیرکە تەنانەت شەهادەتدانت بەبێ ناوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قبول نابێت. هەر موسڵمانی 1000 جار بێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە هەتا نەڵێ ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله. نوێژت قبول نابێ لای خوای پەروەردگار، لە نوێژە ئەبێ ناوی پێغەمبەری تیا بێ، چونکە شەهادەت ڕوکنێکە لە نوێژە. بەبێ شەهادەت شەهادەتش بەبێ ناوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قبول نابێت. پێغەمبەری خوای جەل جەلالوه ئیتاعەکردنی پێغەمبەری بە ئیتاعەی خۆی داناوە. من ئەطاع الرەسوول فەقەد ئەطاع الله. ئەوەی بەگوێی پێغەمبەری خوا بکە کە ئەنەهو بەگوێی خوای پەروەردگاری کردووە. بە پێش ژمارە 2559 کوردستانی نوێ لە 9 مانگا لە شاری سولێمانیە 844 کەس ناوی مناڵ کە لەدایک بوو بە ناوی محەممەد کراوە لە شارێکی وەکو سولێمانی. 314 کەسیش بە ناوی ئەحمەد، 352 کەسیش ناوی خۆی کە گەورە بۆ ناوی خۆی گۆڕیوە بۆ محەممەد. ئەمێ ڕێز و حورمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. وەڕەفەعنا لەکە ذیکرەک، ناوی پێغەمبەری خوا بەرز بوویتەوە. تۆ سەیر کە سەلاوات لەسەر ئەو پێغەمبەرە، خوای جەل جەلاله خۆی سەلاوات لەسەر پێغەمبەرە لێدا. ئین الله ومەلائکەتەهو یصەلون علی النبی یا ئەیها الذین آمنوا صلوا علیه وسلموا تسلیما. خوا خۆی سەلاوات لەسەر پێغەمبەرە دەخوا، یعنی سەلاواتی خوا بە معنای ڕەحم و بەزەیی و سۆز، ڕەحمەتی خوا ڕێژێ بۆ سەر پێغەمبەر. تۆ سەلاوات لەسەر پێغەمبەر لێدی، خوای گەورە 10 سەلاوات لەسەر تۆ لێدا. سبحان الله. پێغەمبەری خوا فەرمی من صلى علي واحدة صلى الله عليه 10 ويحط بها 10 سيئات ورفعه بها 10 درجات ويكتب له 10 حسنات. بيك صلوات كتول رداي پیغمبر عليه صلى الله عليه وسلم هزاران درود و صلواتي لسر به خوا 10 صلوات، يعني 10 خوا رحم و بزي خوي ارجي بسرتا ده گناحت رشکاته و دپلت برزکاته و ده چاکت بو انوسه. ريزو قوري ام پیغمبره صلى الله عليه وسلم. بەڵام ئەبێ سەڵاوات یعنی جارێک توش باس ناکەی، یعنی لە کاتی خۆی بێ. هەندێک جار سەڵاوات ئەبێتە بەدیلی سونەت، یعنی ئەمە ناکرێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سونەتێکی بۆ بەجێهێشتووی، تۆ ئەبێ ئەم سونەتە بکەی خێرترە لە زیاتی سەڵاوات. سەڵاوات مطلقە هەر کاتی بتەوێ لە نوێژێ لە هەموو کاتەکان، بەڵام هەندێک کات نابێت لە زیاتی سونەتەکان سەڵاوات لێ بدەی. تاڵێن یەکێک لە کن ئیمام مالک پیرکژی ڕەحمەتی خوای لێ بێ کە گوتی اللهم صل على محمد، فەرمی ئەسەت باش نەکرد، گوتی بۆ سەڵاوات خراپە؟ گوتی ناڵێم خراپە، بابەج ئەڵێم تۆ کە ئینسان ئەپیرکژی پێغەمبەری خوا فەرمی پێی بڵێ یەرحەموکە الله، تۆ شتێکی تر لە باتیەوە مەینە، سەڵاوات 1000 سەڵاوات لێ بدا. جا بەداخەوە یعنی زۆر شتێ خەڵک تێناگە وا ئەڵێ کە ئەرەی لەو کاتە سەڵاوات لێ مەدا، وا ئەزانی تۆ پێت خۆش نیە سەڵاوات لێ بدەی. چۆن لە کاتی هەنی هەندێک کاتێ نوێژیشی تێدا باش نییە. ئێستا پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم إذا حضرت الصلاة والعشاء فابدأوا بالعشاء. هەر کاتێ سفرینان دانرا، خاپ و خواردن دانرا، تۆ لەو کاتی دووگوت ڕامێخە و نوێژ مەکە. پێغەمبەری خوا ئەفەرمێ نانەکە بخۆ، ئەوجا نوێژ بکە. یعنی خێرترە و باشترە. ئێستاەوە بە کەسێک بڵێ ئێستا نوێژ مەکە، ئەگە تێنەگا لە سونەتەکەی ئەڵێ ها گوتێ من خراپە نوێژ مەکە. مەبەستمانە یعنی هەموو شتێک کاتی خۆی هەیە، شوێنی خۆی هەیە. ئەگەر ناخ گەورەترین خێر ئەوەیە بە تایبەتی لە ڕۆژی شەو و ڕۆژی جومعە تۆ هەر سەڵاوات لە دیداری ئەو پێغەمبەرە لێ بدەی صلی الله علیه وسلم. لەوە خێرتر تۆ بەواسطەی ئەم سەڵاواتانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ببێ بە شەفیعت. بەهەرحاڵ بەڕێزان و خۆشەویستان، ئەم پێغەمبەرە لە هەر لایەنێکەوە باسی لێواکەین کۆتایی نایە، لە ڕەوشت بەرزیە، لە جوانیە، لە چاچیە، لە بەڕەحم و سۆزیە، لە نەرمونیانیە، لەلایەنی ئیعجازی. تۆرە تەماشای قورئان بکە، وەکو ئافرەتێکی ئەمریکی ئەڵێ ئەو کەسانەی ئەڵێن محەممەد قورئانی بۆ خۆی نووسیوەتەوە،
ئەگەر ئەو شتە ڕاست بێ ئەبێ بڵێن محەممەد خوایە نەعوذ بالله. آخر ئەم قورئانە لە توانای بەشەر نییە، ئەمە چ سەفاهەتێکە خەڵک بڵێ وەڵا ئەمە محەممەد ئەم قورئانی بەخۆ نووسیوەتەوە و پێغەمبەر نییە. یعنی ئەمە لە توانای بەشەر نییە شتێکی وا بنووسێ، ئیعجازی وا بنووسێت دوای هەزاران ساڵ کەشف بێت. لەبەر وتارەکەمان دەژنێت و یەک نمونە باس ئەەکەین کە لە قورئانە هاتووە ڕێز و حورمەتی پێغەمبەری خوش دەرئەخات. سوورەتێک لە قورئانە بە ناوی ئەلقەمەڕ، واتە سوورەتی مانگ. لە یەکەم ئاەتی ئەم سوورەتەیە خوای جەل جەلاله ئەفەرمێ اقتربت الساعة وانشق القمر وإن يروا آية يعرضوا ويقولوا سحر مستمر. خوا ئەفەرمێ وا قیامەت نزیک بوویەوە، وا مانجش لە پێش چاوتان شەق بوو. جا ئەو کاتەی لە ساڵی هەشتەمی پێغەمبەرایەتی، یعنی 5 ساڵ پێش ئەوەی پێغەمبەر کۆچ بکات بۆ مەدینە، هەندێک لە کافرەکان هاتن گوتیان ئەگەر تۆ پێغەمبەری خوای ڕاست ئەەکەی فەرموو ئەم مانگەمان بۆ شەق شەو بوو. ئەگەر تۆ پێغەمبەری خوای ئەو مانگەمان بۆ شەق، ئەگەر ناش ئێمە پێت باوەڕ ناکەین، تۆ هیچت بەدەست نییە. پێغەمبەری خوا دەستی بەرزکردنەوە لەبەر خوای گەورە پاڕای خوایە شەرمەزار مەکە بەرامبەر ئەم خەڵکە کە داوای معجزەی وام من لە توانای من تۆ شتێکی وام نیشە. خوای جەل جەلاله وحی بۆ پێغەمبەری خوا کرد کە بە پەنجە مبارەکەی ئیشارە ئاماژە بۆ مانگ بکە. ئیتر پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیشارەی بۆ مانگ کرد و مانگ بوو بە دوو لەت، لێک جودا بوویەوە. وإن يروا آية يعرضوا ويقولوا سحر مستمر. ئەمانە کە تەماشایان کرد گوتیان ئەمە سحرە لە چاومان کرایە. تەماشای ناڵێن شتەکە ڕووی نەدا، شتەکەیان دیتێ لەبەرەوەی ئینکاریان گوتیان ئەمە شتەکە ڕووی، بەڵام ئەمە دیارە سحرت لێمە کردوتۆ سحر باسی نەعوذ بالله. جا هەندێکی ئیسلام بوون، بەڵام هەندێک لەسەر عینادی و ئینکاری خۆیان مانەوە. ئەوان گوتیان باشە سەحر وچی ئێمە زانیومانە تەنها لەو کەسانە ئەکرێت لە چاوی ئەو کەسانە کە لە دەوروبەری کاروانێک بەڕێگایەوە بابێتەوە بزانین ئەوان چی ئەڵێن. کاتێک کاروانەکە هاتەوە چەند ڕۆژە پێچگەگەیشتنەوە گوتیان ئێوە چیتان بینی؟ گوتیان شەوێک لە شەوان مانگ لەت بوو، پێمان زۆر سەیر بوو، دواتر وەکو خۆی لێ هاتە. سیرکن ئەمە قورئانە، قورئان ئەفەرمێ هیچ کافرەکان ڕەخنیان لە پێغەمبەری خوا نەگرت بڵێن ئەمە ئاەتە ڕاست نییە، لەبەرەوەی شتەکەیان بە چاوی خۆیان ئینکاری ئەویان نەکرد، بەڵام وإن يروا آية يعرضوا کە ئاەتەکەیان بینی پشتیان تێ کرد، یعنی گوتیان ويقولوا سحر مستمر، ئەمە سحر لێمان کراوە. یعنی ئەمە شتەکە لە قورئانە هاتووە و ڕوویداوە و حەقیقەتە، تەنانەت فەرموودەش نییە بڵێن فەرموودەیەکی ضعیفە، ئەمە قورئانە. لەم دوایانە بە دوای دۆزینەوەی هەندێک ئاثەواری قەدیم میسریەکان و هیندەکان لە هەندێک شتیان نووسیویانە، یعنی شتە ڕووداوە گەورەکان ئەم شتە لەو ساڵە ڕوویدا کە مانگ شەق بوو. هێشتا ئیسلام نەگەی بۆم شوێنانە، ئەمە لای خۆ تۆماریان کردووە. دواتر یەکێ وەکو دکتۆر زەغلول نەجار لە کتێبی الموسوعة علمية في الإعجاز القرآني والسنة المطهرة دانراوی یوسف الحاج لە ئاپەڕا 323 ئەڵێ لە بەریتانیا لە کۆنفرانسێکا بووین، موسڵمانێک هات ئاوا باسی ئیسلام بوونی خۆی بۆ کردی کە ناوی لە خۆنا موسا داود بیکتۆک کە سەرۆکی پەیمانگای توێژینەوەی زانستیە لە بەریتانیا. ئەڵێ من ئیشم لەسەر ئەدیانەکانە ئەکرد، لێکۆڵینەوە لەسەر ئاینەکان. مسلمانێک قورئانێکی بەهەدیە پێدام، بردمەوە ماڵەوە کە تەرجمەی زمانی ئینگلیزی کرابوو. ئەڵێ یەکەم ئاەت کە سەیرم کرد سوورەتی ئەلقەمەڕ، کە سەیری ئاەتەکەم کرد و گوتم ئەمە معقول نییە، هەر تاقەتم نەما ئەم قورئانە بخوێنمەوە، ئاخر مانگ لە ئاسمانە چۆن شەق ئەبێت. ئەڵێ تر چوومەوە سەر کاری خۆم وازم هینا، بەڵام ئەڵێ شەوێک لە شەوان لە دیار تەلەڤیزیۆن دانیشت بووم، حیوارێکی 4 کەسی 3 کەسی ئەمریکی کە زانای فەزای ئەمریکی بوون لەگەڵ باحیثێکی بەریتانی. ئەڵێ مناقەشە بوو، ئەوەی بەریتانەکە ئەیگوت ئێوە وەکو ئەمریکا یعنی پارەیەکی زۆر لە دنیا سەرف ئەکەن، خەڵکێکی زۆری هەژاری شەیە، پارە لە شتی پڕوپوچ و بێمانا سەرف ئەکەن، ئەو هەموو ملیار دۆلارەتان بۆ ئاسمان تەرخان کردووە دەچنە سەر مانگ، حتا باسی یعنی یەک گەشتی ئەسەر مانگ باسی چەند ملیۆن دۆلار، 100 ملیۆن دۆلاری کرد. ئەڵێ بەڕاستی ئەمە سەفاهاتە، ئێوە ئەو پارەی لەو مانگە سەرف ئەکەن و کەسی لە خەڵک لە چەند وڵاتان خەڵک لە برسانە ئەمرێ، بەو پارەی دەتوانن یارمەتی خەڵکی بدەن.
الله يوش قلتي هر أونية مج يعني قلتي وهم هذا فشتان أوي عالمي أمريكي لسر ما بتسقي نبلين أمريكا جيش لسر ما نقولها قلتي نخير ما لم قشتانه ما ليكورنوي زور ورد ما نكردوا زانای جیولوژی مان بردووە شتێکی زۆر سەیرمان بۆ ڕۆم بوویتەوە حیزامێکی سەخریمان دۆزیوەتەوە کە ئەمە دەلالەت لەسەرەوە کە ئەم مانگە کاتی خۆی شەق بووە و دواتر وەک خۆی لێ هاتۆتەوە ئەڵێ یەکسەر لەسەر کورسی تووشی شۆک بووم یەکسەر سوزدەی شکرم برد و لەو کاتەوە ئیسلام ئەمە بووە هۆی ئیسلامبوونی کەسێکی زانا خاوەنی پەیمانگای توێژینەوەی زانستی لە بریتانیا جا بەڕێزان خۆشیت ئەمە لێرە حەقیقەتێکمان بۆ ڕۆن ئەبێتەوە کەوا معجزە لەگەڵ سحرا جیاوازی هەیە خوای گەورە ئەفەرمێ سەحر و ئەعیون الناس ساحیرەکانی فیرعون سەحریان لە چاوی خەڵکە ئەوەی کە سەحربازەکان ئەیکەن حەقیقەتەکان ناگۆڕێن تەنها لەبەر چاوی تۆ شتەکان ئەگۆڕێن بەڵام معجزەکان لە حەقیقەتیشە ئەگۆڕێن مانگ هەر تەنها لە پێش چاو شەق نەبووە بەڵکو حەقیقەتێکی هەیە حەقیقەتێکی زانستی جا زۆر کەس ئەڵێ معقول نییە ئەو شتە یعنی کە باسی معجزای لۆ ئەەکەی ئەڵێ وەڵا ئەمە عەقل و مەنتەق قبول ناکە منیش ئەڵێم عەقل و مەنتەق قبول ناکە خۆ ئەگەر عەقل و مەنتەق ئەمە قبول بکات پێی ناوترێن معجزە خۆی شتێکە خارق العادەیە خارقی عەقل و مەنتەقە شتێکە ڕوو ئەدا کە تەنها لە خوای پەروەردگار دەتوانێت ئەم شتانە بکات ئەگەنا خەڵکی تر بۆی نییە ناکرێت بۆ سائیلی عیلمیش ناکرێت بۆیە ئەمانە يعني وەکو نمونەیەک لەلایەنی ئیعجازی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جا بە هەر حاڵ ئەم پێغەمبەرە خوای جەل جەلالوه وەکو نیعمەتێک بە بیرمان دێنیتەوە ئەفەرمێ لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة بەڕاستی خوا منەت ئەنێ بەسەرتانەوە کە پێغەمبەرێکی وەکو محەممەدی بۆ ئێوە ڕەوانە کرد کە قورئانتان بۆ خوێنتۆ فێری سونەت و فێری ڕەوشتی بەرزتان ئەکا پاکتان ئەکاتەوە لە بتپەرستی لە پیسی و چلکنی و گوناه و تاوان جا سەیەکەن قورئان تەنها لە دوو شوێن باسی منەت ئەکا نیعمەتەکانی خوا زۆرن لە جەستەمان لە دەوروبەرمان لە ئاسمانەکان و بوونەوەرە خوا ئەفەرمێ ئوذکوروا نعمەت الله و بیرە خۆتان بینەوە بەڵام لە هیچ نیعمەتێ خوای گەورە نافەرمێ منەت بەسەر بەندەکانی ناکا لە بەرامبەر نیعمەتەکەیە تەنها لە دوو نیعمەت یەکەم نیعمەتی ئیمان يمنون عليك أن أسلموا قل لا تمنوا علي إسلامكم بل الله يمن عليكم أن هداكم للإيمان تنها لسر إيمان دوامينش تنها لسر ناردن يو بيغمبروكو آياتي كبيشتر خوين مانوخ جا أبي بوتي خواي جل جلاله تنها لم دوشوينا أم منت أكا بسر بندكان يوا باسي إيمان ناكين باسي لبرو تاركمان تايبتا ببيغم صلى الله عليه وسلم بەڵام لەبەر وتارەکەمان دەژبوو ئینشاءالله گەر عمر باقی بوو بۆ وتاری داهاتوو لە چەند لایەنێکەوە لایەنی ئاینی لایەنی مرۆڤایەتی لایەنی کۆمەڵایەتی لایەنی ئابووری لایەنی سیاسی لەم چەند لایەنێکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەورەترین نیعمەت بووە بۆ مرۆڤایەتی بەتایبەتی ئێمەی کورد ئینشاءالله لە وتاری داهاتوو بەخوا پشتیوان بێ بە درێژی باسی لێوەکەن بە ئومێدی خوای گەورە هەموو لایەکمان مەوفەقی دنیا و قیامەت بکات و هیدایەتی هەموو لایەکمان بدات و بمان کاتە شوێن کەوتووی ڕاستەقینەی ئەم پێغەمبەرە بەڕێزا یا ڕەبی خودای ئیسلاحی حالمان بکەی یا ڕەبی خودایە لە داهاتوومان بەخێر بجێڕ و لە ڕابردوومان خۆش بێ یا ڕەبی خودایە بەڕەحم و بەزەیی خۆت بە گەورەی و عەزەمەتی خۆت خودای ئیسلاحمان بکەی یا ڕەبی خودای لەبەر دەپاڕینەوە بە ناوە جوانەکانی خۆت بە سیفەتە بەرزەکانی خۆت بە ئیسمی ئەعزەمت خوایە گیان شیفای نەخۆشەکانمان بدەی بەتایبەتی ئەوانەی داوان کردو چەند کەسێک تەلەفۆنیان کرد و داوان کردووە چاویان لە دوعای ئێوێ لە ڕەحمی خوای پەروەردگارە ئێمەش دەپاڕێنەوە لەبەر دەپاڕینەوە خوایە گیان یا ڕەبی خودایە بە دوعای ئەو ئیماندارانە خوایە شیفای عاجل و بەخێریان لەبۆ بنێری یا ڕەبی خودایە دڵی دایک و باوکانیان خۆش بکەی یا ڕەبی خودایە دڵی هاوسەرەکانیان خۆش بکەی یا ڕەبی خودایە دڵی منداڵەکانیان خۆش بکەی بە شیفای عاجل و ئامین یا ڕەبی خودایە شیفای بریندەرەکانیشمان بدە یا ڕەبی خودایە لە مردووەکانمان خۆش بی کوژراوەکانمان بە شەیدی قبول بکەی یا ڕەبی خودایە ڕۆڵەکانمان گەنجەکانمان پێشمەرگە قارەمانەکانمان بپارێزی بەسەر کەوتووی بەسەر فرازی لە شەڕی دوژمنان بە ساغ و سلامەتی بگەڕێن و ناو ماڵ و حاڵی خۆیان یا ڕەبی خودایە فتنەی زەمانەمان لە کۆڵ بکەوە یا ڕەبی خودایە شەڕ و ئاژاوانمان لێ دوور بخەیەوە یا ڕەبی خودایە قەیرانەکانمان لەسەر هەڵگری یا ڕەبی خودایە ڕێزەکانمان یەکخەی سەرکردەکانمان یەکخەی لایەنەکان یەکخەی یا ڕەبی خودایە ئەو جیاوازی و ئەم تەفرەقە و جوداییمان لەناو هەڵگری تۆی برایەتی و یەکڕێزیمان لەناو بڕوێنیم یا ڕەبی خودایە ئەوەی مناڵی نیە مناڵی پێبەخشی ئەوەی مناڵەکانی ساڵح بکەی یا ڕەبی خودایە کێشە و گیر و گرفت و مەشاکیلێکی هەیە لەسەری لابەری یا ڕەبی خودایە ئەوەی غەم و پەژارەکی هەیە لەسەری لابەری یا ڕەبی خودایە ئەوەی
کرێچیە فەقیرە هەژارە یارمەتی بدە یا رب خدا ئەوەی دەوڵەمەندە سەخی بکەی و بەرەکەت بخێ ماڵ و سامانەکەی یا رب خدا هەموو لایەکمان موفقی دنیا و قیامەت کە آمین. أقول قولي هذا أستغفر الله لي ولكم ولسائر المسلمين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا.